بێشەرمانە باسی هێزی پێشمەرگە دەکرد لەناو پەرلەمان لە دەروی پەرلەمانی فیدرال پێم وایە زۆر ناشیرنە و زۆر ناکرێت جەمیلە چونکە پێشمەرگە بەڕاستی هێوێنی ڕزگارکردنی نەبەتەنێ شارەکانی کوردستانی عێراق بەڵکو پارێزگاری لە هەموو دامەزراوەکانی حیزبەکانی باقی عێراقیش کە بتوانن دەستیان بگا بە دوورترین ئامانج بۆ ئامادەکردنی هێزەکانی خۆیان و لە لایەکی تریش جاروێ باسەکرێ هەندێک لەبەر گلەیەکانی خۆیان لە هەرێمی کوردستان جا ئەوە کەی حیزبەکان چمنەتی تێدایە خۆ جەماوەر ڕاپەڕی و جەماوەر هینی کرد بەڵێ جەماوەر دەوری هەبوو بەڵام بەبێ شۆڕبوونەوەی پێشمەرگە لە شاخ و خۆ ئامادەکردن و ڕێخستنی جەماوەر ئەم سەرکەوتانە بەدەستێت بۆیە من پێم وایە ئەم نەوعە قسە بێتوێکلانە حەق نییە بکرێت ئێمە ئەوڕۆ هێزی پێشمەرگە قودسیەتی پێشمەرگە فەرماندە شەهیدەکانمان ئەوانن پێخۆری ئەم ڕزگاری و ئەم شاکارە گەورەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و لە عێراق هەیە و ئەم یەکڕێزیە کلیلی هەموو دەرگا داخراوەکان بۆیە ئەگە پێمان وایە ئەمڕۆ هەوڵی ئەوە دەدەین کێشەکانمان چارەسەر بکەین یا هەوڵی ئەوە دەدەین لێرە و لەوێ بڕیارێک لە محکەمەی فیدرالیە لە فلانجێ لە فلانجێ لە سەربارەت بە هەرێم دەربچێ هەمووی لە ئەنجامی ناتەبایی خۆمان هەمووی لە ئەنجامی ناڕێکی خۆمان ناڕێکی لایەنە سیاسیەکان و کاتی هەرە بە قووەت ئێستا لە دەست کوردستانیەکان ئەوەیە کوردەکان و پێکهاتەکان هەمووی بە یەک دەست بە یەک توانە بە ڕێزێکی بێسنوور لە یەکتری هەوڵ دەن ڕێزەکانیان یەک خەن بۆ بەردەوام بن بەم شێوە دەتوان زاڵ بن بەسەر کێشەکان هەم لە بەغدا لایەنە سیاسیەکان بە جددی وەریانگرن هەم لە کۆمەلگای نێونەتەوەی بە جددیتر وەریانگرن بۆیە ئەگەر ئەمڕۆ فرسەتتان بووی وتاری بەڕێز کاک بافر لە ملتەقای ڕافیدین لە بەغدا جێتان لێبووی زۆر بە جوانی باسی مەسەلەی یەکڕێزی تەبایی لە هەمان کاتیشدا ئێمە پێویستە پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ عێراق باشتر ڕێخەین بەبێ گوێدانە ئیملاعاتی ئەقلیمی یا وڵاتانی جیران چی ئیملا دەکەن سەری ئێمە بەرژەوەندیەکانیمان لەگەڵ هاونیشتیمانیانی خۆمان لە عێراق لەژێر چەتری دەستوری عێراق کۆمان دەکاتەوە بپارێزین باشترە لەوەی بیر لە بەرژەوەندی دەوروبەری و ئەوە پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر دەکات لەو ماوەی دوایی هەندێک قسە کرا لەسەر مەسەلەی بڕیارەکانی محکەمەی فیدرالی بڕیارەکانی محکەمەی فیدرالی بەڕاستی کاردانەوەیەک بوو نەتیجە بوو لە ئەنجامی ناڕێکی و ناتەبایی خۆمان لە ئەنجامی خراپ بەکارهێنانی ئەو دەسەڵاتانەی کە هەمان یا ئەو پێگانەی هەمان لەناو پەرێ بۆیە پێم وایە ئەگەر بە ناڕێکی باسی یەکێتی دەکرێت یا باسی دین دەکرێت پێم وایە ئەوانەی کە باسەکەن نوێنەری پێکهاتەکان لەگەڵ ئێمە قساکەن و من زۆر متابعەی سۆشیال میدیا دەکەم لە هەندێک بواردا پێکهاتەکان بە شێوەیەک نیگەران نین لەسەر ئەوەی قەوم و ئێمە پێمان خۆشە کێشەی پێکهاتەکان چارەسەر بکرێت تەنانەت پێشی هەڵبژاردنی چارەسەر بکرێت بە هیچ شێوەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە سکاڵاکەی باسی ئیلغاکردنی کۆتای پێکهاتەی دەکرێت بەڵام ئەوە تێگەیشتنی دەستوری و قانونی محکەمەی فیدرال دەتوانین قسەی لەگەڵ بکەین و ئێستا کە جارێک کە دووپات دەکەمەوە بە عینادی لەگەڵ لایەنە کوردستانیەکان هیچ کەسایەتێک بە ناوی پێکهاتە ناتوانین یەک ملیمەتر لەجێ خۆ پێکەوە دەبین کێشەکەمان جا بۆیە خۆدابڕین بەسەر لایەک و دژایەتیکردنی لایەک تەنها ئەوە خەتاکەی کۆنی
مەشاکلی کۆنیشتمان بۆیە من پێم وایە ئەو مەوزوعانە پێویستە بە جدی وەرگیرێت و یەکێتی نیشتیمانی وەکو هەمیشە چۆن مامزەلال خاوەنی پێشنیاری کۆتایە بۆ پێکهاتەکان یەکێتی وەفای هەیە بەڵام بە شەرتێ ئەوانەی کە ممارسەی ئەم دەسەڵات دەکەن نوێنەری حەقیقی پێکهاتەکان و لە چارەسەرکردنی ئەم مشکلێش بەبێ جهود و هاوکاری هەموو لایەکمان عیلاج ناکرێت پێویستە هەموو لایەکمان هاوکار بین لە عیلاجکردن لە کۆتاییدا دەمەوێت ئەوە بڵێم چۆن ئەوێ ڕۆژێ ئێمە توانیمان بە یەکگرتوویی هەموو قەڵاکانی ڕژێم لە شارەکانی جیاجیای هەرێمی کوردستان بڕووخێنین و ئەو باروۆخەی ئێستا هەیە لە هەرێمی کوردستان و کۆمەکی عێراقیش بکەین بۆ ڕزگاری عێراق لە 2003 لە ڕێگای یەک ڕێزی ملەتەکەمان بۆ کوردستانیەکان بوو ئەمڕۆژ تەنها بە یەک ڕێزی بە وەرەقەی یەکگرتوو بە بەرنامەی یەکگرتوو بە تەبایی دەتوانین بەسەر هەموو کێشەکانماندا داڵ بین و لێ نەگەڕین ئەمڕۆکە پێکهاتەکان بردوونانی لە عەنکاوە یەکێک دژمەکانی سووریایی نیشتیمانی کوردستان شکستی هێنا لەوەی کە تەکنۆلۆژیا لە هەرێمی کوردستان بۆ پرسیارەکە پرسیار دووش ئەوەیە دژمانەکان بەشی زۆریان دەڵێن یەکێتی بەرپرسە لەوەی کە ئێمە نەبێت لە پەرلەمانی کوردستان و بە زۆر لە زۆرەکان بۆ ئەوەی کە سووریاکان بێت بە تایبەتی وشەی زەمان ئەو پرسیارم جواب داوەتەوە چێ هیچ نییە کە گورگ ئەین دەگا خۆی بە ئاوێ دادەسی بە نەزانی مەلە نازانی بە ئاوێ دادەسی ئەو لە چێوە داوای چەندمان کردووە خوا ماڵت و هێرام ئێمە داوامان کردووە بە پێی یاسای هەڵبژاردن هەرێمی کوردستان بکرێتە سەربازنە دۆک هەولێر سلێمانی هەڵەبجە و کورسی پێکهاتەکان وەکو هی سەتەکەی تر دابەش کرێت لەسەر ئەم چوار بازنە پێدەگەی نە زیاتر نەکەم تێدێ هەڵانیشانە من پێم وایە ئەبوو ڕۆژنامە نووسم خوێندەواری باش سوئالی جاهیلی نەکەم ئەوەی کە پلاسخات باسی دەکرد پلاسخات باسی نیاتی باشی تورکیا و ئێران و جیرانەکانی نەدەکرد ئەوانە مەساڵحی خوانێ ئێران نوێنەری وڵاتی ئێرانە حکوومەتی تورکیاش نوێنەری هینە ئەوەی کە نوێنەری هەرێمی کوردستان ئێمە خۆمانی ئەوەی نوێنەری عێراقە حکوومەتی عێراق وانە بۆیە ئەو هەڵانەی کە کراوە ئەنجامەکەی گەشتۆتە ئێرە هەڵەکانی خۆمان پێویست ناکە ئیتیهامی کەس بکەیت لە ئێران هەڵوێستی چۆن بۆ لە ڕابردوو ئێستا چۆنە لە داهاتوو هەروە دەبێت بەرژەوەندیەکانی ئێران دەپارێزێت چ عێراقی بەرژەوەندی ئێمە نییە ئیملاعاتی ئێرانی قبول نەکەین ئیملاعاتی تورکی قبول نەکەین ئەی دەزانم نەورە جام تەفسیرەکەت تەفسیر مەکە قسەکە پێرە بخۆم تەفسیر دەکەم ئەوەی یەکەم دارێ ئەو کۆمیسیۆنی باڵای بێلایەنی هەڵبژاردننی عێراقی فیدرال برین خۆ تەجروبەی یەکەمینی ئەوان دەمێکە ئامادەن و ئاماریان لایە و تەکنیکی بەڕێوەبردننی
هین هەڵبژاردنەکانیان لایە و هەموو زۆر لە مێژنی ئێمە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقمان کرد و هەرێمی کوردستان ئەو کاتە 12 باز نەبوو یعنی کێشەیەکیان نییە ئەوەندە لە مێژ نییە کارمەندەکانی کۆمیسیۆن ئەوانەی کە پەیوەندیان بە کۆمیسیۆنی باڵای فیدرال هەیە لە کاردا بوو و خۆشمان لێرەوە بۆ ئەو کاتێک کە دیاری کراوە تقریبا 3 مانگونی 4 مانگمان لە بەردەمە تەسەور دەکەم کافیە و ئێمەش لە هەڵبژاردنکە خۆتمان ئامادەین هەموو لایەنەکان ئامادەین ئێمە و پێشێتی نیشتیمانی کوردستان حیزبی هەڵبژاردننی ئەوە چەندین ساڵ هەموو جارە پاش هەڵبژاردن ڕۆژی دوایی دەست پێ دەکەن خۆمان ئابادە بکەین چکە دەزانین هەڵبژاردننی داهاتوو زۆر دوور نییە مانگە زووتر مانگە درەنگتر هەڵبژاردنەکە دێ بۆیە دەبێت خۆمان ئامادە بکەین بۆیە بەنسبەت ئێمە یەکێتی نیشتیمانی ئامادەیە و خۆشحاڵین بەوەی کە تەسبیت بوو ڕۆژەکە بۆ ئێمە بزانین خانم فەرمی پرسیاری دووەمە لەسەر پێکهاتەکانە نا ئێمە وتم من بۆ هەوڵ نادەن وەرگرن یەکێتی نیشتیمانی داوای ئیلغاکردنی کۆتاکانی نەکردو ئەو بڕیاریدرایە بڕیارێکی قاسیە بۆ پێکهاتەکان ئایا ئەوانەی کە ئێمە ئێستا هاوریان ئەمانە نوێنەی پێکهاتەکان من بڕوا ناکەم بەشێکی ممارەساتی ئەوانە بووتە سەبەب بۆیە هەوڵی ئەوە بدەین لە پێکهاتەکان کە پێکهاتەکان وەکو بەشێکی گرنگی ئەم وڵاتی ئێمە جێپەنجەیان بە هەموو شارستانیەکی کە لەم وڵاتی ئێمە هەیە جێپەنجەیان دیارە بەشی زۆری مامۆستاکانمان کریستیانی عنکاوە و شارەکانی کریستیان بوون بەشێکی زۆری مامۆستاکانمان کە تێریان کردوون تورکمانەکان و ئەربیلیەکانی کە هەنبوو ئەبوونە بۆیە ئەمە پێمان وایە کارێکی خراپەکەین ئەگەر ئەوان لەبەر بارانێ بێلین لەبەر ئەوەی دوو کرد بە ناحەق سوء استیفادەی لە مافەکانی ئەوان کردیان خانم خانم ئەمە بەنسبەت هەڵبژاردن ئەکید ئێمە لە داهاتێکی نزیک کۆبینەوە لەسەر مەسەلەی هەڵبژاردن و لەسەر مەسەلەی هەموو ئەو بابەتە هەڵواسراوانەی کە هەن ئێمە لە کۆبوونەوەی ئەخیر یا کۆبوونەوەی پێشتر 3 دۆسیەمان تعیین کرد دەستنیشان کرد ئیداری سیاسی و ئەمنی ئەو 3 دۆسیەیە بە تایبەتی پاش درۆن بارانکردنی سلێمانی و موشک بارانکردنی هەولێر دۆسیەی سیاسی ئەولەویەتی هەیە دەبێت دابنیشین لەسەر ئەوەی کە چۆن دەتوانین ئەو مۆزوعانە معالەجە بکەین و هەیمەنەتی هەرێم و سیادەی هەرێمی خۆمان بپارێزین بە ئەوە بە قسە ناکرێت بە تهدید ناکرێت دەبی عندێ وردەکاری هەیە وڵاتانەی کە ئەم کێشەیان هەیە لەگەڵ ئێمە جیرانن ئەو حدودە وەکو خۆی دەمینێ جوغرافیا قابلی تەغییر نییە قابلی گۆڕان نییە ئینکارە بەنسبەت مۆزعی کەرکووک پێمە کۆبوونەوە هەبوو دوێنێ لە بەغا لە نێوان لایەنەکان ئێمە بڕیارێکی هاوبەشمان هەیە کە دەڵێن ئەو پارێزگاری کەرکووک دەبێ کورد بێت چونکە تقریبا بە عەدەدیش یعنی دەنجی کورد زیاترە دووەمیش ئەگە بە ئیستیحقاقی انتخابی بێ دەبێ یەکێتی بێ یەکێتی دایبنێ یەکێتی پێشنیاری بکە دەمینێتەوە لەسەر ئەو مۆزوعە لایەنەکان دابنیشن ڕێکرد بەڵام شتێک کە حەز دەکەم بە جەنابەت بڵێم ئێمە ئەومان بە لایەنە تورکمانەکانی وتۆ بە لایەنە عەرەبیەکانی وتۆ ئێمە و پارتی قەنەعەتمانە ئەگەر هەر 16 کورسی کوردی بن ئێمە بەبێ لایەنەکانی تر لە کەرکووک هیچ ئیدارەیەک تەشکیل ناکەین